پلازمای ڕزگاربوانی ڤایرۆسی کۆڕۆنا ئێستا گەرمترین باسی نێو تووشبووان و پزیشکانە و وەزارەتی تەندروستی چەندین جارە بانگەواز دەکات بۆ بەهاناوەچوونی تووشبوانی کۆڕۆنا داوا لە ڕزگاربوان دەکات خوێنی پلازما ببەخشن. یەکێک لە ڕزگاربوانی کۆڕۆنا کە لە شاری سلێمانیەوە بۆ بەخشینی پلازمای خوێن هاتووە بە هەولێر دەڵێت ئامانجم نەهێشتنی شارچێتی و دروستکردنی خۆشەویستی زیاترە لە نێوان خەڵکی هەولێر و سلێمانی هەر بۆیەش لە سلێمانیەوە هاتووە و پلازما بە تووشبوانی هەولێر دەبەخشێت. پامەکە ئێمە سیاسی نییە، پامێکی ئینسانیە. ئێمە پێرێ فەحسمان کرد کە دژە ڤایرۆسەکەمان دروست بووە، بەڵام لە سلێمانی بارودۆخەکە لەخوا بەزیابێ جێگیرە و لەوێ بەرە و ئارامیە ڕوە کە زانیمان لە هەولێر بارودۆخ خراپ بووە بڕیارمان نەبین بۆ هەولێر لێرە پلازما بین. ئێمە هیوادارین ئەمە بێتە دەستپێکێک بۆی کە ئەو فەرق و جیاوازیە نەمێنێ، هیچ فەرقێک نییە لەگەڵ خوشکبرای خۆمان لە سلێمانی. ئێستا کە من هاتم لە بەردەرگا کەسێک ئەپارایەوە بۆ پلازما بۆ دایکی، ئێوەش دایکی منە، با خوێنمان هەمومان تێکەڵ بێ، ئەو شار و شارچێتیە نەمێنێ لە بینی هەولێر و سلێمانی و دۆک و هیچ شارێکی کەیە. خوێن و پێکاتەکانیان پلازمای کۆڤید-19 بۆیان دابین دەکەین. بەڕێوەبەری بانکی خوێن لە شاری هەولێر جەخت لە پێویستیان دەکاتەوە و دەڵێت ئێستا داواکاریەکی زۆرمان لەسەرا بۆ تووشبوانی کۆڤید-19 کۆڕۆنا و داوا لە چاکبوانی کۆڕۆنا دەکات با پلازمای خوێن ببەخشن. ئێمە لە کاتی ئێستادا سپاس بخواست تۆکێکی باشمانەیە لە خوێن و پێکاتەکانی و لە گشت گرۆپەکان، بەڵام ئەوەی ئێستا زۆر تەڵەبی لەسرە بریتە لە پلازمای کەسی چاکبووە لە پەتای کۆڕۆنا. ئێمە سپاس بخوالەویش تا ڕادەیەکی باش ڕەسیدمان هەیە، بەڵام لەبەر ئەوەی شەپۆلی دووەمی کۆڕۆنا زۆر بڵاو بوویتەوە لە هەولێر و بەشێک لەو نەخۆشانەش بە توندی تووشی و پەتایهاتوون و پێویستیان بە پلازما هەیە. بۆیە دەمەوێت لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە داواکاری خۆم ئاراستەی ئەو بەڕێزانە بکەم کەوا چاک بوونەوە لەو پەتایە و 28 ڕۆژیان تێپەر کردووە بەسەر دەستنیشانکردنیانەوە کەوا سەردانی ئێمە بکەن و پلازما ببەخشن بۆ ئەوەی ژیانی خەڵکی تر ڕزگار بکەن کە بە توندی تووشیان پەتایهات. پلازمای چاکبوانی کۆڕۆنا وەکو تاکە چارەسەری تووشبوانی کۆڕۆنا ئێستا بەکاردەهێنرێت و تا ئێستا هیچ ڤاکسینێک بۆ تووشبوانی کۆڕۆنا نەدۆزراوەتەوە. زانستیش پشتڕاستی ئەوە دەکاتەوە کە پلازما دەتوانێت 100% ئەو نەخۆشە ڕزگار بکات لا تووشبوون بە ڤایرۆسی کۆڤید-19.